حکومەت تاالبانی ساڵی 2014 لە دۆخێکی پڕ قەیرانی دارایی و ئەمنی لە کابینە هێشتم وەک جێگری سەرۆکوەزیران متمانەی پێبەخشرا بۆ پەڕی نیازپاکیەوە دەستی کرد بە پرۆسەی پاکسازی و ریفۆرم لە ناو حکوومەتدا بەتایبەت لە ناو وەزارەتی داراییدا پرۆژەی استراتیژی بایۆمەتری موچەی فەرمانبەرانی یاریمی کوردستانی ڕاگەیاند و گەندەڵی و ڕۆتینی کەم کردەوە و کۆتایی بەچەند موچەیی هێنا کە دوایی بەداتاکردنیان لە ناو بایۆمەتری زیاتر لە 150,000 کەسی ناشایستە لە لیستی موچە دەرهێنران بەمەش قوبات تاالبانی بناغی حکوومەتی ئەلکترۆنی لە هەرێمی کوردستان دامەزران ئەگەرچی پێشتر هاوڵاتیان و فەرمانبەران هەستیان بە گرنگی پرۆژەی استراتیژی بایۆمەتری نەکردوێت ئەوە ئەمڕۆ ئەنجامە گرنگەکانی ئەو پرۆژەیە لەبەرچاوە کە سوود و قازانجەکانیشی درێژەی دەبێت ئەم ڕۆژێکی گرنگە ئەمە هەنگاوێکی استراتیژی و مێژوویە لە پرۆسەی چاکسازی لە هەرێمی کوردستان ئێمە چەند مانگێکە باسی دیاردەی دوو موچەی و سێ موچەی یەکرێ لە هەرێمی کوردستان ئەمڕۆ دەستمان کرد بەو هەنگاوە گرنگە بۆ نەهێشتنی ئەو دیاردەیە جامی ئەم پرۆسەیە چییە؟ ئێمە لەم پرۆسەیەدا بۆمان دەرەکەوێت کێ موچەخۆری ڕاستەقینەی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەو کاتە زۆر ئاسانتری شەبێ بۆ ئێمە حسابێکی بانقی بکەینەوە بۆ یەکەی بە یەکەی موچەخۆرەکانی کوردستان ئەو کاتە پرۆسەی پێدانی موچەکە ئەمڕۆ پرۆسەیەکی زۆر ئاڵۆزە پرۆسەیەکە کە بەلای کەمەوە 23 تا 27 ڕۆژە خایەنێ بتوانین بە پرۆسەی پێدانی موچە بە سیستمێکی ئەلکترۆنی خێرا بکەینەوە.